تایبەتی سیاسەتی ئیران و بگشتی لەسەر گەل و تایبەتی لەسەر هەرێمی کوردستان بڕێوە دەچێ یەکیش بەر کوردە هەم لە نەتەوی کورد وەکە هیچ مافێکی بۆی ناناسین هەمیژی بگشتی سیاسەتێکی ئێستا وەکە برسی بووین لەسەر خەڵق بڕێوە دەچێ بێکاری فەقیری هەژاری ئێستا گەل پێڕە ڕوبڕوویە بە تایبەتی تەماشا بکەن لە مەنتەقی کوردستاندا ئەو بێکاری و فەقیرتی تەسیرێکی زۆر خراپ لەسەر گەلاتینە لە ناو بنەماڵەدەش هەرچەندە ئەو کێشەی فەقیرتی زیاتر دەبە زۆرتر ژن یعنی کێشەی ژن دەردکەوە و کێشەیەک و فەقیرتی لەسەر ژن تەسیری داتینە لەبەرەوەی ئێستا تەماشاکی هزاران کۆڵبەری ڕۆژهەڵاتی کوردستاندا کۆڵبەری دکن ji ber ku tenya nanî sifrê xwe peyda bikin yanî welatekî ku weke Kurdistan welatekî dewlemend ku xwedî li hemû dewlemendiyê pirrengî heye ama temaşe bikî welatekî dewlemend bes welatekî ku sufrê wî xalî ye sufrê wî nîne ew tiştekî ku siyasetekî taybet heye Îranê ku bi sala ye li ser Rojhilatê Kurdistan birêve diçe gotim yek ji ber ku tu Kurdî لە حازی زماندا نەتەودا تێچەوساندن یەکی تر ژی هەم ژی لە ئەو سیاسەتە زۆرتر لەسەر ئەو هەرێمە تەسیری خۆی داتینە لەبەرەوە زۆرتر پێشتر ژی کۆڵبەرێژن هەر هەبوون ئەمە زۆر نایدیتن کۆڵبەرین ژنجی ئێستا چونکی زۆرتر نهال تەماشێتکی هەر ڕۆژ هەژماری کۆڵبەرین ژن زیاتر دەبێ ئەوە تایبەتی ئەو قەیرانی و ئیرانجی پێڕەڕووبەیە قەیرانی ئەکۆنۆمی و ئیران پێڕەڕووبڕوویە زۆرتر هەر لەسەر ڕۆژهەڵاتی تەسیرێکی خۆی زۆر هەیە ئەو سیاسەتە کاتێک و گوتم یانێ تو خودی ئەوەندە دەوڵەمەندی بەڵام ئەو سیاسەتەوە کردیە کو تۆ بە فەقیرتی هەموو مێشکێت بوویە هەر ڕۆژ چۆن ئەو نانی سفرەی خۆی پەیدا بکی بۆی ڕۆژی خۆی دەرواز بکی لەبەرەوە زۆرتر زەرەر نهال ژن دەبینە مناڵێک کو دچە هەر ڕۆژ لە مەرز شەید دکەوە ئەیکو ئێش زۆرتر دکشینە ژنە یادا هەڤژینی ئەگەر بکو سفرەی ماڵی خۆ پڕ بکە بکو چێت سەر حدود شەید دکەوە هەر ڕۆژ بریندار دەبە یادا تێی کوشتن ئەوە جاردن ژن ئەو زەرەر دەبینە لەبەرەوە مەجبوری ئەو ڕۆژ دەبینن کو بسەدان کۆڵبەری ژن لەسەر مەرزان بە شەرایەتێکی زۆر سەخت بڕاستی ڕژ شەرایەتێکی کو بە سەحەتان لەسەر ئەو مەرزە بار هەلدەگرێژ بکو تەنیا پەرەیەکی زۆر کەم یعنی پەرەیەکی زۆر کەم دەربینە و تەنیا بکاربێ لە ئەو ڕۆژە پێش ژیانی خۆی دەرباز بکە لەبەرەوە ئەو ڕۆژ مەسەن زۆر دایکی هەنە هەیە ji bo ku ayendeyî minalê wan bi rastî ayendeyekî baş bê ewanda 24 saet kolberî dike bû ku minal bixwîne li ema temaşe dikî minalê ku xwîne û gewre dibe li ber ku her biçû danîşgehê jî danîşgehê ji temam bike ji ber ku hiç karekî nîne bêkarî de astê jor de ye ew minaleş her mecbûr dibîne car di kolberî bike li ber wê yanî siyasetekî ku bi taybet boçê lên siyasetî taybetê Îranê ji ber ku xelq bê wê dide meşgûl kirin yanî siyasetekî birsî kirin birsî dike bi xwe ve girê dide wabesteyî xwî dike ew ku siyasetekî taybetê Îranê êsta de jî bi ew ê kolberî ku Îran bi xwe weke qaçaxî binaw dike bes کۆلبەریە ku tenya bikarbin debarê jiyanê xwe bikin لەبەرەوە زۆرتری ژنان ئێستا لە شەرایەتی زەختە کۆلبەری dikin ew تایبەتی لەسەر منتەقی مەرزên Rojhilatê Kurdistanê ew li Banê li Selasê Bawecanî û li menteqî تایبەتی نهال لە منتەقی بانە بگرێت تا کیرمانشا و زۆرتری لە ئەو مەرزەنەدا ئێستا کۆلبەری بە ئەو دچە چارە چیە یعنی چارە ئەوەیە کو بڕاستی ئەو سیاسەتێک و بە تایبەتی ئیران بڕێوا دەبە و خەڵق بە ئەوە بدە مەشغولکردن و لە هەر ڕۆژی دەهان گەنجێن کورد هەم بریندار دەبن هەم لەسەر ئەو مەرزەنە تێن کوشتن و ئەو تەخریباتێکی پرجیتیژی چێ دەکێ چارە ئەوەیە کو بڕاستی گەلێ کورد پێویستە وەک سیاسەتی دەوڵەت ئیتر هیچ هیوایەکیش سیاسەتی دەوڵەت کو ئەو چارەسەری بینە نینە چونکی دەوڵەت بخۆ لە ناو قەیرانێکی پرجدیدایە و تر ئەو هێزێک و دەوڵەت بخۆ چارەسەریەکی بۆ ئەو کارەبینە نینە تەنیا گەلێن ڕۆژهەڵاتی کوردستان کو خودی دەوڵەمەندیەکی پر زۆرە بڕاستیش لە ناو ڕۆژهەڵاتدا یعنی بخۆخە ئالتەرناتیفی خۆ بۆ ئافرینن یعنی ئالتەرناتیفێکی تر بە هێزا گەلێ کورد بە هێزا خۆ بە ئیرادایە خۆ یعنی هەوڵ بدن کو بڕاستینها کۆلبەری و بویە ڕێیەکی مەجبوری یادا ئەوە ژن دەبێ جوان دەبێ هەر ڕۆژ قەتلی عامێکی ڕوبەڕوو دەبن yani li evê de ku li dijî vê siyasetê bi rastî jî yani ne tenya çaretî li kolberî da bibînin çaretî xwe rêxistinkirin da û yekgirtinê xwe da bibînin ku bikaribin bi rastî dij bi ew sîstema weke alternatîfekî di li hazên ku bikaribin di dwarê iqtisadî de ji bi xwe rêva bibin yani çareserî li ewa de êtir niha dehan jin li her cûrî qetlîam dibe li Rojhilatê Kurdistan'da êtê ew li nav
سیستەمێک و بنەماڵیدا سیستەمێک وها وەکە کۆڵبەری سیاسەتێن دیتردا لەبەر بێ ئالتەرناتیڤێک وها لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆ ئەم بکارە بن وەکە ئالتەرناتیڤ داینێک و خەڵک ڕۆژێ بە فەقیرتیداوا ڕوبڕوونابە بڕاستی پێویستە ئەو سیستەمی خۆبڕێوەبەریین گەل ئیتر ئەم لەناو گەلدا بخورتی پێش بخینن بەدیلی هەیە بەدیل دەبێ بەڵام بەدیلی کۆ تێکە بە خزمەتا گەلی کورد یعنی ئەم بەدیلی بدن و سیستەمێکی ئاوا بکەن و نەئیدی بدەهان جوانی کورد لەسەر مەرز قەتلعام ببن بەدیلێکی کو ئەو ئەگەر چێ ببەژی لەناو خزمەتی گەلی کوردرا ببێ کو سیستەمێکی دامەزرێنن بڕاستیژی لە هەر واریدا ئەوە دوواری پەروەردەیدا دەبێ دوواری اقتصادیدا دەبێ دوواری خۆبڕێوا برندا دەبێ ئیتی گەل بخۆخە بکار بێ بخۆرا بڕێوە ببێ وەگەرنە هیچ ئینتزارێکی لە سیاسەتی ئیران نینە و هیچ چارەسەریەکی بۆ گەلی کوردینە هەم لە حازی زماندا دچەوسینە هەم لە حازی نەتەوبوویندا هەم لە حازی بێکاریدا کو سیاسەتەوەیە و هەر بێکار بهێلێ بێکار بهێلێ و قەتل بکێ بخۆوا بدەگرێدران لەبەرەوە تایبەتی وەکە ژنان وەکە ژنان کۆ پێویستە هەوڵدانێکی ئێمەی جدی هەبێ مەسەن لە هەر لە حازە چەندە ڕاستە ئێستا مەجبوری ئەو ڕێەتی هەلبژارتن ئەمە مەجبوریەتێکی کو نەبینن بەر بە کۆڵبەری ئەو بچن ینی بکار بن سیستەمێکی ئالتەرناتیڤی و ئێک و بکار بە لە حازی اقتصادی جوش خۆمان بڕێوە بندا مەزرێنن ئبتایبێت نەیوە کەژەج مەسن بساڵایە هەوڵدانمان ئەوەیە کو بکار بن بڕاستی دناو ڕۆژهەڵاترە سیستەمێکی ینی هەم سیستەمی خۆبڕێوەبەری دناو سیستەمی خۆبڕێوەبەریدا ژن بکارە بێ لە حازی اقتصادیدا سەربخۆ ببێ ئەوە ئیتر مەسەلەن لە تەعاونێن گشتی دەبن کۆپەراتیڤێن گشتی دەبن یا شێوازێکی کوژن بن لەگەل یەک پرۆژەیان بەئافرینن بڕاستێژی چونکی کۆمەلگا وایە یەکش بەشی ئەساسی هەری و کۆمەلگە خۆی بڕێوە بە بەشێن اقتصادیên کۆمەلگەیە ئێستا لەبەرەوە دەهان ژن لەسەر مەرز کۆڵبەری دکن لەبەرەوە ینی بکار بن بڕاستی هەم هەشیار بن لە سیاسەتی ئیران بۆ چوێت دەدا پێش و هەمیژی وەکە کەژاژ بکەن هەم دە ئاستی ئاگاهی دەبێ پێش بخینن هەمیژی دوارێک و ژن بکار بن لە جگەی کۆمیدا بە ئیرادێ خۆ لە خەباتێن اقتصادی پێش بخینن بخۆخان بخۆڕێوە ببن ینی گوتم بس ینی ئەف هەوڵدان پر جدی هەیە بڕاستێژی چونکە ئیدی یعنی ji bo ku dayikên me yani kiçên ku bi eqas bi vê emrî piçûk de heta bi genç ku gotim eqas xwendine ku bi sala ayendeyekî baş li pêşwan bê belam êsta li ser merz kolberî dikin ê weke keja hewldanê zêtir ev ye ku ziyadtir bikaribin jinan di vê çerçevede hem perwerde bikin hem weke îrade jin bi xwe çan dikare werî iqtisadî de ser bi xwe dest bigire. Li rastiya wek xwe basit kir ئەم سیستەمەی دەسەڵاتداری کە لە ئێران حاکمە ماوەی 40 ساڵ زیاترە کە بەم شێوازە بەردەوام بووە و زۆر یعنی لە هەموو شارەکانی ئێرانە بە هەمان شێواز بووە هەژاری هەبووە فەقری کۆمەڵایەتی هەبووە کێشەی کۆمەڵایەتی زۆری دروست کردێ بۆ خەڵک وای لێ کردووە کە خەڵک بیر لە ئەوە نەکەنەوە کە دەسەڵاتی سیاسی چۆن مامەڵە لەگەڵەوانەکە عبارەت بەوەی کە ژنان لەم دۆخەدا چین ژنان قوربانی سەرەکین بۆ ئەوەی کە بۆ نمونە زیندانی سیاسیمان هەیە ژنی هەیە مناڵی هەیە ئەم زیندانی سیاسیانە کە ژن و مناڵێکیان هەیە تووشی کێشەیە بن ئەو ژن و مناڵە تووشی ئەوە بن کە کەسێک نییە بژێوی ژیانیان چونکە ئێستا خۆتەزانی لە ڕۆژهەڵاتی کوردستانە ژنان کەمترین دەرفەتی کاریان هەیە و ژنان ئەو چینەن کە چەندین جار دەچەوسێنەوە جگە لەوەی کە لەلایەن ڕژیمی ئێرانەوە دەچەوسێنەوە لە کۆمەلگایشە ئەو نەریتەی کە لە کۆمەلگا ئازاڵە ئەبێتە هۆی ئەوەی کە ژنان چەندین جار بچەوسێنەوە و ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە زۆر شتی ناخۆش بۆ ژیانی ژنان ڕووبدات لە ئێستاشا وەکو خۆت باست کرد کە ڕێژەی کۆڵبەری ژنان زۆر زیادی کردو ئەڵبەتە کۆڵبەری کارێکە کە بەڕاستی ناتوانی نایی بڵێ کار ناتوانی نایی بنێ یعنی شتێک نییە کە ڕاستی بێت شتێک نییە کە ئەوە بێت ئینسان قبوڵی بکات بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستانە وای لێ هاتووە زۆر بە ئاسایی ئەڵێن کابرا کۆڵبەرە بەڵام ئێستا ژنانیش لە پاڵەوە کاریان دەست پێ کردووە